بە چاودێری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ژێرناوی دەواازەی کرانەوە بەڕووی کللتورە جیاوازەکان سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری و چالاکی ڕۆشنبیری یەکەمین فستیڤاڵی کللتورە جیاکانی هەرێمی کوردستانی بۆ گۆرانی و هەڵپەرکێ و دیالۆگی کللتوری بە بەشداری دە گروپ و کەلتوری هەرێمی کوردستان لە شاری ڕانیە دەست پێ کرد. لە یەکەمین شەوی فستیڤالدا کە لە پارکی دەواازەی ڕانیە بەڕێوەچوو جەماوەرێکی فراوانی ڕانیە و دەوروبەری لە سەرجەم چین و توێژەکان و کەسایەتیەکانی سنوورەکە و لێپرسراوانی حیزبی و حکومی سنوورەکە و وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم بە نوێنەرایەتی سەرۆکی حکوومەتی هەرێم ئامادەی بوون 6 گروپ و تیپی هونەری کللتوری ناوچەکانی خۆیان نمایش کرد. ئەمە وەک ناوەندی ڕێکخراوی دیموکراتیەکانی نینەوە ئەمە هاتین بەشدار بوون ئەو فستیڤاڵەی جیاوازیەکان کە دیار بکەین کە وەک جەنابی وەزیر ئاماژە دەیکا وڵاتی کورد یەک کللتورە هەیە بەڵام هەر ناوچەکی تایبەتمەندخوایە ئەمەژ هاتین تایبەتمەندی ناوچەی دەبەرەکانی قەرەقۆش دیار بکەین بۆ ئەو ملەتەی نیشە عالەمێکی بدەین بەلێک و ئەمژی خدانەی کەلتوری نەوی کەلتوری ئەم پێش ئەخستینە و ئەم چش خەلکێکی کێمترینە کەلتورێمە بووە سەرڕێ بێ خەلکی و نیشە خەلکێکی بێ و ئەم خەلکێکی بووە جێ هەندێ ڕابیت نسبەتە کەلتوری فلگلوری تا دەستخۆشی لە سنتەری ڕایەڵا کەم بۆ جارێکی تر ڕانیان کردەوە دەواازەیەکی تر لە ڕابردوو بۆ دەواازەی ڕاپەڕین لە ئێستا دەواازەی یەکخستن و ئاوێتەبوونی کللتورە جیاوازەکان کە بە کۆی ئەم کللتورانە کە تەوە کللتوری گەورەی نەتەوەی کورد پێکەهێنن چالاکیی نەوعیە ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازین دەرفەتێکە کە لەم دەلاقەوە هەر پێکاتە هەر بەشێک لە پێکاتی نەتەوەی هەر پێکاتە نەتەوەیەکان بتوانن نمایشی خۆیان بکەن. لە دەستپێکی فستیڤالەکەشدا وەزیری ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح وتەیەکی پێشکەش کرد و ئاماژەیدا بە تایبەتمەندی کللتورەکان لە کوردستان کە سەرجەمیان ناسنامەی کوردستانی بوونیان پێوە دیارە و هیوای خواست کە لە ساڵانی داهاتوودا فستیڤالەکە فراوانتر بێت. هەروەها قایم خامی خەزایڕانیەش وتەیەکی پێشکەش کرد و دواتر بۆ دەستپێکی کارەکانی فستیڤال تیپی هونەری شمشاری ڕانیە گەلۆ و گۆرانی ڕۆینەی شاروێرانی پێشکەش کرد. هەموو هەر چالاکیەک بۆ نزیکبوونەوەی کەلتورەکان کەلتورە جیاوازەکان چالاکیەکی گرنگە بەنسبەت ئێمەوە ئەو لایەنە کوردستانیانەی بەشدار بوون شوێنە جۆراوجۆرەکان ئێمە کەلتوری کوردستانیمان هەیە بەڵام ئەو کەلتورە کوردستانیە لە هەر شوێنێکە تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیانە هەمووی کۆ بکەیتەوە ئەچێتە ڕێچکەیەکەوە لەو ڕێچکەیە ئەو کەلتورێکی کوردستانی یەکگرتوو دروستە بێ و ئەو کەلتورە کوردستانی یەکگرتووە نیشانەیەکە بۆ ناسنامەی کوردستانی بوونمان ئەم کەلتورە هەڵبەتە ئەم چالاکیانە بە شێوازی جۆراوجۆر کە ئەنجامەدرێ هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی کە بزوتنەوەی بزافی ڕۆشنبیری بزافی کەلتوری بزافی هونەری لە هەموو کوردستانە لە هەموو شوێنەکان تەنها لە ناوەندی شارەکان نەبێ تەنها تایبەتمەندیەکی پێوە نەبێ هەمووی کۆ بکاتەوە کە بتوانێت ئەم حرەکەیە بەرەو پێشەوە بڕوە. دەستخۆشی لە سنتەری ڕایەڵەکەم بۆ ئەنجامدانی ئەم فستیڤاڵە لەگەڵ گەنجانی خۆشەویستی قەزاگەمان قەزاری ڕانیە وەک لای هەمووانە هەشکرا چۆن ڕانیە دەواازەی شاری ڕاپەڕین بوو لە خزمەتی خەباتی کوردایەتی و گەیشتنی عێراقی و دیموکراسی ئەمڕۆ هەرێمی کوردستانمان بەم کۆناغا هەروەها بۆ کرانەی بەڕووی جیهاندا لە ڕووی ئەدەب و هونەرەوە دەواازەیەکی کەی تۆمار کرد ئەم شەو کەویش کرانەوەیە یاخود یەکەمین فستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی هەرێمی کوردستانە. گروپی موزیکی سنتەری هاوبەشی لۆر تیپی هونەری ملی سریانی گروپی یانە و سیاوچەمانی هەورامان تیپی ملی تورکمان و تیپی هونەری ملی نەتەوەی سلێمانی ئەو تیپ و گروپانە بوون کە شەوی یەکەمی فستیڤاڵی کەلتورە جیاکانی هەرێمی کوردستان لە ڕانیە کارەکانیان نمایش کرد و ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانیان لە هەرێمی کوردستان بە هەموو گەلان نیشاندا. سعدی محەممەد کەناڵی ڕاپەڕین ڕانیە.